کاغذ چونی قادر نادر او سروش سندیکه خب پینا لیده واشی باشه روی گفتی خوازد حمد من شرم لخود ناکی سروش خود پی سروش سندیکه و روزنامه نویسها بی اتکیتی یعنی اترسی کلایش میجوی پاک به لخوی نترسی کویله نبید برواب که قطع دانخ هموتن لخوتان نترس نگرت نترسی اگر تو اود نبی بداخل ور اوانه وینا رشتی روزنامه نویسی کرد. باشه تو شرم لخود ناکی من دالکت بالسوشيال دجي دخوت شرم دخوت كتقا اتو روزنامه نسي دس بياش بأدبي سكنيت بياش بأدبي قخاري طفلة أجداد لقوتو من بلادري زور قزم كسيتوان برا من قد نمزينتو عند بياش قخاري أودي تان أو أخلاق يعني وان دوكسا بريدة صلاة وقل كان كبخنا قري أو دا صلاة وأويا كم زارني روبر من البيت هموتان بين أمد صند صالي رابرتو ديان زار لعاستي برزكان يعني وقلت بيجي حكومات دوي كورتو يعني حكومتي هريم جويني وايبي داوم متصرفي هولي جويني وايبي داوم برلمانتاريان جويني وايبي داوم كارجالقي أوروبيان جويني وايبي داوم هموش نشانه اوه متحيم بيانا السنية إفلاسن خاون هيز بيجو باور ركنين أو كيساش بوي باز دكمو دمي بلم يعني سيريان كان يعني لو أنا نابي دبي أخلاقي روجنا أخلاقيان برستر أوتوبيانا لوجوي روجنا مجريا لوجوي قتاريانا أو أخلاقي تفتك أو أخلاقي تجين بأبو أجدادي من ذاتن أهلكاتك ده ميجي إما ديارو ميجي وأناش دياره أو رفتاري أنا رفتاري إمش أو دبين قصة شو متنيا أو أن أسبايا قورشان دستا هاوري أنا لسران دي يساوي منيك ببير ما تو ببلا زيجري وذ يورام بيرشون صالي صار وزيراني 2000 كان 2002 بواب زمان روداوا بس التلفون كدايخس لقى الرجل نص يبدا يدي كتبوي زاني قباتك وتي في فان وتاوكو بنا على البيت برواب كابريان برتدا ودي بردنيك كتكاكا وتفاكا تف كل أوزين ده وكو سرسرية شي سزاده باشا من لو قليلة محمود السنقاي يمكن لو قليلة بلطتي الشبكي يعني بجدي ما كأول لو قوي بارتي بك قلت بيجي كمتصرفي عوابي بو ما قليلة بلطتي كان يمكن يعني هو بيدتي لما لألفيان لو يعني هموابن بدك من تاكو ترى بي ووكلتونا كده بيدجي بوستين زويندان بخلتي اوبوزيسيون دري زويندان بس او خوب براكتيك ديارا هموتان دبين عم تسون اودا مزرات او افلاس نبران ايما وابسياراني ايما ديك روزنامه نسي كردستان ناتوان فقيرانا وان او نوع ابسياراني ايما ممكن بهزار شيود زيت يعني هاوريان بما سخالش كا وزور باز ذكري روزنامه سن باشا ولا همومي ديال روزنامه قريب بارتيوشي جبزان شان شهاده وقرتيا چندان شهادهان لزانكويش رسراقيان ذكرتيا كل همو اصلا نك شهادهان اخلاقي روزنامه قريشانيه كبين ازاري او خلقي بوغواسنا او ايمن لو اوروبا خوشي تمني خو من هالوران ده بيناوي ازادي ما في مروف خو اگه خباتي او ايما معنانو او دنگاني اوروبا او ده صدان دنجي اوروبا و ديان دنجي صدان دنجي كردستان نبي ايوه تستان كردي لبو ازادي بجدي شرم برون ديار آوينا روداوغان بجميرين ديان روداوي گرما و گرم بزام تستان كردي كوا حلوستان خو دا وشرز كردن بأسي فاشو نازكاني وشي جواني عن رز كرد بس خالين لأخلاق لهالويست دا جواني لم يجود فرقي مو وانا برواب كم قصر ازادش من ذاك بس تمام بزانم بلين لوجوي بارتي اوي للروزنامه قالي كجين دا كتف دا كاتن كان هادشي كاين مشكل هاوريان ولا سير كان اوهم زنداني بعدينان 3 صالة
ئەرز و ئاسمان یعنی بەس مەریخ نەهاتە جواب قسەی لەسەر کرد ئیدانەی کرد بەڵام ئەو سندیکە قسە هیچی نەکرد بە پێچانەوەیان شێروانی ئەندامی سندیکانیە دوای دەکرد ئەندامیش بوو هەرچەندە ئەندام بوونیش پێوەرنێ بەڵام قەزدم لەسەر دێ لە هەولێر دەیان دادگایی کردنی ئەوانە بەڕەوە چوو چەندین سەفیر و قونسڵ و ئەوانە چون بەشداریان کرد ڕێکخراوی جیهانی ئەو ملپانانەی هەولێرێ نەچوو ئەو سندیکایانە شەرم لە خۆتان بکەن ئەوە لە مێژوو دەنووسرێ کەتی 100 ملیۆن دینار بەناوی ڕۆژنامەگەری وەریان دەگرت کە ئێستا تەخفیز بۆتە بۆ 30 ملیۆن بۆ بەناوی ڕۆژنامەگەری ئەوە دەچن باشە بۆ ئێمە ینی بەجددی بۆ بەس لە سیاسەکان تونکەین بۆ ئەو مەخلوقانە لێرە بیانگرین بیان دەینە بەرهێلکەوتە ماتەی لۆ عیبی کە ئەوانە بەس لۆگۆی ئەو دەسەڵاتن دیوەکەی تری دەسەڵاتن بە ناوی قەڵەم تۆ بزانە لەسەر دەیانێک و شێروان و گوهدار و ئەسکەرەم و هێمن مامەند ئەوانە کە کەیسەکانیان بە مانجی و ساڵ وا دەخانی قسەیان نییە ئەوانە لە پێناوی ئازادی دەژۆرێن قسەیان نییە بەس سێ زەمان عەبدوڵایەک بە دەنگ دێ کە بەنووکە دەمانچە لە خەڵکیشدایە بنووکە دەمانچە لە خەڵکدایە کاکە چ رەبتی بە ڕۆژنامەگەری هەیە هاوڕێیان شتشکە بە سەریعی بڵێم ئەوە بە ئەو زۆر کەس هیچ ڕەخنەیان پارتیویەکی دێسەمەنی هەیە ئەوەیە کچە چەند خاوەن پێداویست تایبەتێ چ بێ ئەخلاقێتەکە ئەتو نە سەقافەت تێ نەزانی قانون ئێرە کووە نەدەزانی جارە سۆسیال نادرێ لێرە هەموو ئەوانەی ئەو قسانێ من دەکەم خەڵک دەزانی سۆسیال نادرێ و لێرە بە پێی پێداویستی ئینسانەکە کاتژمێری دابین دەکرێت کە یەکێک ئاگای لێبیتن ئیتریان دەبی منداڵەکەی خۆت ئەوها بێ ئەخلاق بی بچی منداڵەی خۆت بدەیە حکومەت بکەوی دوورفاهەتی خۆت یان دەبی ئەو منداڵە ناو ئەو ماڵی خۆت بیژێنی ئێبێ گومان کەس لە دایک و باوکیش بە ئەوە ترنیە بە ڕحمترنیە لە بەرامبەری کە ئەگەن هەموو ئەوانە دێک ئیش دەکە لەسەری و یەکێک لەو دۆزەخە دابژی کە سویدەکان قسێژی جوانیانە دەرێ یەکەچیان دیکابی هەموو ماڵەکە دەکاتان دیکە من لەو دۆزەخە دەژین کە هەموو ئەوانەی شارەزاییان لەوە هەیە بزانن 20 ساڵت عەقڵی 2 ساڵە خراپترین زۆری گەشتکەی هەیە کە هەر لەحزەیەک پێی ڕانەگەین دەمری دەیانجار لە نێوان مەرگ و ژیان گەڕاندیتمانەوە هەموو ماڵەکە بە پێی داونلۆد دەکرێت بە پێی ئەو چونە دەرنا خواردن ئیلا ئیلاخرم نامەوێت باز بکەم زیاتر لەو شتە ژیانی تایبەتی خۆمە لە هەموو ئەوانە ئەجووری هەیە ئەجووریە نە کەس دەتوانێت بێتە ماڵی من ئەم بی بە ماڵی کەس من لەو دۆزەخە دەژین 20 ساڵە لە بڕی ئەوەی خەڵکێک ڕێز لەوە بگریننا ئەو ژیانە دێم خەباتی شەو ڕۆژ 22 ساڵە ئەمن خەریکی ئەوە ئەم دە یەک جملەی پێە ئەسەم عاشق قسەکەی خۆی دەژی ئەوی 176 ساعتە کە دەیان و سەدان کەس هەیە 300 ساعتی وەردەگری لە ئیشی تر بەس لەو ئیشەی هەموو من ئەو قسە دەکەم خۆ دەیان کەس لێرە هەیە سویدی یعنی چ بێ ئەخلاقێتەکە کاچ خۆ ئەوەش بە قانون دانرایە و بە مراقەبە لەسەر دانرایە و دەیان لێ پێچینەوە هەیە و بە دوواچون 200 جارێک دەکرێت و شتی زۆری هەیە بەهەرحەڵ هاوڕێیان ئازاد حەمەدەمینە کە دێ وەک یەکێک لەو بۆقانەی دەسەڵات کە وەکو گوتمان ویژدان مردووە ببین ئێستا ئەوە ڕۆژنامە نووسەکی ڕۆژنیوز بزن 6 ڕۆژەشون بزنە ناوێرن برێن لەل گچکە و گەورەی ئەو سندیکایی بەڵام بۆ جەمال عەبدوڵایەک شەلاتی کە بنووکە دەمانچە لە خەڵکیدا چ دەکەن ئازاد حەمەدەمین شەرم لە خۆت ناکەی دەی قسە دەکەی لەناو یا ئەو هات جوێن دەدەی کە وەکو گوتم مێژووی ئەو مەندیارە وەرە ئەتو پیاوی ئەوە بووی خۆت هەڵبژار 300 دەنگەچینە لە کاتێکدا کورە ئەوەی مزەخەی ئاوێ ئەوەی مۆلیدەی کارەبای لە تەلەڤیزیۆنەکان پێ هەمووتان بە ڕۆژنامە نووسی تاکسیەکانتان شوفێرەکانتان کورە ژنتان گسکە و گەورەتان 300 دەنگەچینە تۆ کابراایکی ئەکسپاری لە 2015 وەکو سەرۆکەکانت وەکو سەرۆکەکانت 8 ساڵە ئەکسپایر بووی ویژدان و ئەخلاقت نەبە ڕۆژێک لە ڕۆژانەوەی لە هەمووی ئەوانش هاوڕێیان بڕۆم بپرسم ڕێ ئازاد حەمەدەمین لۆل بەر لە 2008 ئەوەی تحقیقی لەسەر بی ئەخلاقی لەسەر دەستدرێژی گرتیان تحقیقیان لەسەردانا خوا خێری فەرهادەقەنی بنووسی کێشەی من لەوەدایە کۆمەڵێک کەسی بێشەرەف بە مەفهومە ڕۆژنامەگەری کە خالین لە ئەخلاق دێن قسە لەسەر ئێمە مانان دەکەن کە تەمەنی خۆمان لە ئەوروپا لە داکۆچی لە ئازادی سیاسی مافی مرۆڤ بردەسەر